لە درێژەی هەوڵەکانمان بۆ پتەوکردنی شێرخانی تەندروستی پارێزگای هەڵەبجە هەوڵەکانمان چڕ کردوێتەوە و بە کردداریمان کردوون لە کردنەوەی کۆلێژی پزیشکی لە زانکۆی هەڵەبجە. ئەمیش وەک جەنابتان ئاگادارن نەخۆشخانەکانی سنووری بەڕێوەبەرایەتی ناسێنراون وەکو سنتەری لاوەشی بۆردی کوردستانی خۆی هەربێت لە مانگی 4 2020 بۆردی کوردستانی کورسی تایبەت بە کۆرسی خوێندن لە پسپۆری پزیشکەکان بۆ ئێرە دابینەکات و فراهەمەکات بە سوپاسەوە. سەبارەت بە هەنگاوە کرداریەکان لە شوێنمان دابین کردووە بۆ کۆلێژی پزیشکی ئەویش لە قاتی دووهەمی نەخۆشخانەی گشتی فێرکاری هەڵەبجەیە هەندێک نۆژەنکردنەوەی پێویستە داڕشتنی دیزایانی ژوورەکان و مختبەرەکان کاری پێویستی بۆ کراوە. ئینشەڵڵا لە ئایندەیەکی زۆر نزیکدا دەست پێەکەین سەبارەت بە گواستنەوەی میلاکی هەندێک لەو پزیشکە پسپۆرانەی کە بە پێی پێداویستی بە پێی داواکاری زانکۆی هەڵەبجە و هەروە لە ئاست توانەکانی ئێمەدابێت درێخیمان نەکردو چەند ناوێکمان لەو پزیشکە پسپۆرانە بۆ ئامادەکردوون و بۆ ناردوون کە ئەتوانن بچنە سەر میلاکی زانکۆی هەڵەبجە بە هەمانگ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە بەڕەچاوکردنی باری تایبەتی پارێزگایەکی نوێ کە پێویستە هەموو لایەک وەکو سەربازێکی ون وەکو خۆبەخشێک کار بکەین بۆ ئەمە.